یەکێک لە سەحابەکان ناوی زاهیری کوڕی حەرام بوو. زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ. ئەم پیاوە پیاوێکی لادێی بوو، لادێی لە لادێ دانیشت، لە گوند دانیشت، لە گوند نشین بوو. پیاوێک بوو دەم و چاو و شکڵ و شێوەی جوان نەبوو، مەرغوب نەبوو. لە حەدیثەکە وا باسێکات خەڵکی دەشت بوو، فەقیر بوو، شکڵ و شێوەیشی جوان نەبوو، بەرچاوی نەبوو. بەڵێ ڕۆژی هات پێغەمبەری خوا لە ماڵ نەبوو صلی الله علیه وسلم، هات بۆ بازار خواردنوشتی پێبوو، خواردنەکانی بفرۆشێ. خەڵکی دێ ئەهاتن، خەڵکی گوندەکان لە شارە شتەکانیان ئەفرۆشت و ئەڕۆشت و شتیان ئەکڕی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زاهیری کوڕی حەرامی بینی لە بازارە، چوو لە پشتەوە سنگی گرت، باوشی پیا کرد لە پشتەوە، سنگی بە پشتی زاهیرەوە بوو، سنگی ئاوا باوشی پیا کرد گرتی. زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ نەیزانیمە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، سوحبەتی لەگەڵاکە بووی نەڵێ من کەسێکی کەمم، فەقیرە کەم نییە، جاری وایە فەقیرە هەزاری وەک من تۆ پیایە ناگەت، ناشرینە لە بەرچاوی تۆ، بەڵام لای خوا زۆر زۆر گەورە و بەڕێزە. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە دوا باوشی پیا کرد، گوشی بە خۆیەوە بە سنگی خۆیەوە پشتی. زاهیری کوڕی حەرام ڕەزای خوای لێ بێ فەرمی بەرمدە، تۆ کێ بەرمدە؟ بەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گوشی بە خۆیەوە فەرمی بەرمدە، پێغەمبەری خوایش بەری نەدا صلی الله علیه وسلم، کە لای کردەوە پێغەمبەری خوای ناسی صلی الله علیه وسلم. ئەمجا حەزی نەئەکرد پشتی لە سنگی پێغەمبەری خوا دوور خاتەوە صلی الله علیه وسلم. ئەوە ڕێزگرتنە لە فەقیر و هەژار، ئەوە دڵدانەوەی فەقیر و هەژارە، نەک ئەوەی تخوا ئەمە جلوبەرگە لە بەرتایە، تخوا ئەمە کەوانتەرە تۆ هاتە، تخوا ئەمە مەعرەزە تۆ هاتە، تخوا ئەمە فەرشە تۆ ڕاتخستووە، تخوا ئەمە خانووە پیاوەکەت بە تۆی کردووە، تخوا ئەوە سیارەیە پێتانە. ئەوەی ئینسانی دەوڕاوە ئاکات، ئینسانی ئیمان زەعیف و خراپ و متەکەبیر و خۆ بەزلزان، خوا ئەوە نەیپێداوە. ئەگەر پیاوی ئەگەر ڕاستەکەی کەوانتەر و مەعرەزێ جوانی بۆ بکڕە، سیارەیە جوانی بۆ بکڕە، خانوویە جوانی بۆ بکڕە، کە هیچی پێ ناکرێ، بۆ دڵ و سەر و دڵێگریت، بۆ خەمباری دەکەیت. بەداخەوە کۆمەڵگای ماوای لێ هاتووە، ژنەکەت عەیبینێت، یەکی دێتە ماڵەکان بوای لێ ئەکات، هاری ئەکات، تخوا ماڵە تۆ هەتا، وەڵی من جای تۆ ڕۆماڵ باوکم، تخوا لە ماڵ باوکتا تیکەیە نانیە بیخۆی، ئێ دەبە ژیانی خۆی ڕازیە قچێ بەسەریەوە، بۆ وازی لێ نایەنی، بۆ ماڵی خەڵکاو دەکەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە ئەوەی بەو شێوە ئەو سوحبەتەی لەگەڵا کرد، ئەم زۆر دڵی خۆش بوو. ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆکو سوحبەتێ هاواری کرد لە بازاڕە، فەرمی کێ ئەم عەبدە ئەکڕێ، کێ ئەم عەبدە ئەکڕێ، کێ مشتەریە عەبدە بکڕێ. سوحبەتێک ئەویش وتی ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، وەڵاهی دیارە تۆ من بە کەسێکی کەمەزانی، بۆ یاڵی کێ عەبدە لە من ئەکڕێ؟ فەرمی نەخێر، والله تۆ کەم نیت، تۆ لای خوا زۆر گەورە بەڕێزی، هەر بۆ سوحبەت و خۆشی وا دەڵێ. ئەینا من چۆن تۆ دەفرۆشم؟ ها سوحبەتەکە ئینسان سوحبەت بێگومان هەموو کەسێ عەبدی خوایە، یعنی سەیریکە فەرمی والله تۆ کەسێکی کەم نیت، تۆ لای خوای گەورە زۆر گەورەی، زۆر بەڕێزیت. ئەها دڵی دایەوە، دڵی خۆش کرد، یعنی خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم باوشی پیاکە، سوحبەتی لەگەڵاکە بۆی نەڵێ ئەمە من کەسێکم موسڵمانێکم، خەڵکی حەزی بە شکڵ و شێوەم نییە، فەقیر و هەژار و داماوم، خەڵکی گوند و لادێم، دڵی دەداتەوە. با ئێمە فێری ئەم ڕەوشتە جوانانە بین لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، فێری ئەوە نەبین خەڵکی بشکێنینەوە.